بێگومان وەکو ئاماژەمان پێکرد کە زمان شوناسی هەرنەتەوەیەکە و بە خۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستان لەم ڕۆژە چەندین چالاکی لە چەندین شاری هەرێمی کوردستانە بەڕێواچێت و تێدا چەندین گفتوگۆی کراوە ئەکرێت دەربارەی زمانی کوردی و ئاستەنگانی کێنە پێشەوە و چۆن بتوانرێت کە زمانی کوردی و بەتایبەتیش زاراوە جیاوازەکانی نێو زمانی کوردی لە فەوتان بپارێزرێت تەواوی ئەو شانەی کە لە نێو زاراوەکان چۆن بتوانن جارێکی تر زیندوو بکرێنەوە و بتوانن گرنگی پێ بدرێت و بەنەوەی نوێش ئاشنا بکرێ. با دروشمی زمانی دایک بەشێک لە بوونمان دەسەلمێنە دیارە دیدارێکی نێودەوڵەتی ئەنجام درا و گفتوگۆ لەسەر تەواوی دیدارەکە و تەواوی ناوەڕۆکی دیدارەکەکەم لەگەڵ زۆربارەی دکتۆر شەرکۆ حەمابین کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و لا کورسات مەگەزین میوان. دکتۆرگیان سڵاو لێبێ. زۆر سپاس بۆ ئێوە بۆ کورسات و بەبینەرانیش. زۆر سپاس بۆ بەڕێزە. دیدارەکە چۆن ڕێکخرا و تا چەند گرنگ بوو دیدارێکی لەم شێوەیە کە ڕێک بخرێت بە تایبەتیش لە ڕۆژی زمانی دایکە؟ باڵە جارێکتر سڵاو لەوە لە بینەرانیش. ڕۆژی 21 شوباتی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی زمانی دایک دەستنیشان کراوە و هەموو نەتەوەکانی جیهان بە بۆنەی جیاواز بە شێوازی جیاواز یادی ئەم ڕۆژەکەنەوە. کوردیش وەکو هەموو نەتەوەیەک کە لەم ڕۆژە یادی ئەکاتەوە. من لێرەوە سەرەتا پیرۆزبایی لە هەموو کورد زمانێکەکەم لە هەر شوێنێکی دنیا بن کە ئەم بەیانی کە 21 شوباتە ڕۆژی ژیانی زمانی دایکە ئەم چالاشیە کە چالاشیی هاوبەشە لە نێوان کۆلۆژی پەروەردەی شارە زۆر و ئیستانکۆی هەڵەبجە و هەروەها کۆمیسیۆنی زمان و کولتور و پەروەردەی کۆنگرەی نەتەوەی کوردستان بە هاوبەشی ڕێکخراوە و هەردوو لە ئامادەکاریان بۆ کردووە میوانەکانیان دەستنیشان کردووە بانگێشیان کردوون بە پێی پێتاویستی ئەو بابەتانی کە لە ناو دیدارەکە پێشکەشەکرێت کە ژیان لەو وتار و مەراسیم و ئەو چالاشیانەی کە هەندێک چالاشی هونەریە هەندێک چالێکی تایبەت بە زمانە 5 پانێڵی تیا پێشکەشەکرێت تایبەت بە هەر چوار پارچەی کوردستان: ڕۆژهەڵات، ڕۆژئاوا، باکوور، باشوور و ڕەوەندی کوردیش. هەر یەکێک لەم بەڕێزانە لە چوارچێوەی بابەتەکەی خۆیان دۆخی زمان و مەترسیەکان و هەروەها ئێستا و ئایندەی بەردەم زمانی کوردی باس دەکات. باشە دکتۆر، ناوەڕۆکەکە لەسەر چ بنەمایەک دانرا واتە و کەسانەی کە بەڵێ ناوەڕۆکەکان داڕشتۆتەوە ئەوان کەسانی بێگومان پسپۆرن، بەڵام پسپۆرەکان تەنها لە زمانی کوردیە یاخود پسپۆری تریشە بوو بۆی کە گرنگی پێ بەجرێت بۆ نێو ناوەڕۆکی خۆی ئەمڕۆ وتمان کە لەبەروی ڕۆژی جیهانی زمانی دایکە ئێمە بێ زیاتر قسە لەسەرەوە بکەین، ینی ئێستای زمانەکەمان و ئایندەی وهروە چۆن زمانی کوردی لە هەژمونی زمانە باڵادەستەکانی جیهانە پارێزین و چۆن زمانی کوردیە بینە نێو باڵێن دنیای تەکنۆلۆژیاوە کە ئێستا خۆی چووە لە کۆمەڵی هەوڵی فەردی هەردوو زاری هەم کرمانجی ژوور و هەر کرمانجی ناوەڕاست کە ئێستا لە وەرجێڕانی ئامێریا هەن. ئەمانە و زۆر بابەتی تریش واتە ناوەڕۆکەکە پەیوەستە بە ئەو دۆخەی کە ئێستا زمانی کوردی تایە. هەر بۆیە مەسەلە دۆخی زمانی کوردی لە باکووری کوردستان چۆنە، لە ڕۆژهەڵاتی کوردستان چۆنە، لە ڕۆژئاوا، لە باشوور و لە ڕەوەندی کوردیش. لەسەر ئەو ئەساسە ئەو بەڕێزانە دەستنیشان کراون کە هەمویان پسپۆریان لەم بوارە هەیە و کاری پێشووتریان هەیە. بۆ نمونە بەڕێزێکی وەکو پرۆفیسۆر دکتۆر جەعفەری شێخولیسلام کە لە زانکۆی کارڵتۆن لە کەنەدا وانە ئەڵێتەوە و لەوێ نیشتەجێیە، خۆی خەڵکی ڕۆژهەڵاتە و پسپۆرەکەی لەم مەجالایە. قسە لەسەرەوە کاکە دۆخی زمانی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڕاستی کەیسە لە قۆناغی مەیل و توانەوەدایە، چونکە لە هەر شوێنێکە زمان کە پێی نەخوێنرا کە نەبوو بە منهەجی خوێندن ئیتر ئەمە مەترسی لە ناوچوونی لەسەر لە ڕاستیە و سیاسەتی دەوڵەتی ئێران و دەوڵەتی تورکیاش بە هەمان شێوە لەسەر سیاسەتێک بنیانراوە کە هەم زمانی تورکی و هەم زمانی فارسی زمانی باڵادەستە و هەمانەزانین لە ڕۆژانی ڕابردووە زارا محەممەدی لە زیندان ئازاد بوو لەبەرەوەی کە هەوڵیەدا مناڵانی کورد لە ڕۆژهەڵات فێری زمانی خوێندنی کوردی و زمانی کوردی بکە. بۆیە بەو بەڕێزانی تریش بە هەمان شێوە ڕاستە واتە هەڵبژاردنەکانمان لەسەر ئەساسی بەشەکانی کوردستان و ڕەوەندی کوردیە کە دۆخی زمان لە ئێستادا چۆنە و پێویستە چی بکرێ و پێویستە لە باشووری کوردستانیشە لە سەڵاتداران چی بکەن بۆەوەی باڵایی زمانی کوردی بپارێزی. باشە دکتۆر، وەکو مامۆستایەکی زانکۆ پسپۆر لە زمانی کوردیە دیارە ئەمێ پرسیارێ بکەم
چی گرنگە لەم ڕۆژایە بکرێت بۆ نمونە تەنها بە ئەنجام گەیاندنی چالاکیەک ڕاستە چالاکیەکە نێودەوڵەتیە و لە چەندین ناوچەی جیاوە کەسانێکی زۆر بەشداری تیاکەن و گفتوگۆی کراوە ئەکرێ بەڵام ئەمە بەسە بۆ ئەوەی کە ئێمە زمانی کوردی بە تەواوی زاراوەکانیەوە لە ناوچوون بەپارێزین. نەخێر بە هیچ جۆرێگەمە کافی نییە و من خۆم بابەتەکەم لەسەر پلانی زمانی و سیاسەتی زمانی و کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان بە نمونەیە. لە هەموو دنیا هەموو قوارێکی سیاسی ئەبێت زمانێکی فەرمی هەبێت بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئەمە نییە. ینی ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانە ینی زادەڕۆیی ناکەم ئەگەر بڵێم لەگەڵ منتیقەی بادینانە خەریکا بین بە دوونەتەوەی جیاواز لە خەبات بۆ سەرەوە ینی لە قەزای خەبات بۆ سەرەوە بە شێوەیەکە خوێندێ بە شێوەیەکە نووسرێت ئەوە بۆ ئێرەشەوە بەرەو هەولێر و سلێمانی و گەرمیان و هەڵەبجا بە شێوەیەکی ترە. ینی ئەمە لە ڕاستیە ئێمە گەر دوونەتەوەی جیاواز بین ڕەنگە کارێکی ئاساییە ئاسایی بێ بەڵام ئێمە یەک نەتەوەی و هەمومان کوردین و کوردیش چوار دیالێکتی سەرەکی هەیە کە دیالێکتی کرمانجی ژووروە کرمانجی ناوەڕاستە کرمانجی خواروە گۆرانە گۆران بە شەشی هەورانی و ڕۆژهەڵاتی کوردستان و لە باشووری کوردستان. بۆیە ئەوەی کە گرنگە وەکو وەڵام بۆ پرسیارەکەی جەنابی شو نەخێر بە هیچ جۆرە ینی تەنها چالاکی کفایەت نییە تەنها وتار خوێندنەوە کفایەت نییە بەڵکو ئەوەی گرنگە کە من بانی لە باسەکەشما باسێکم و لێرەشەوە توانین باسیکەین بریتیە لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان قوارەی هەرێمی کوردستان دەبێت سیاسەتی زمانی هەبێ و پلانی زمانی هەبێ. سیاسەتی زمانی بابەتێکە تقریبا لە ساڵی 45 بە دواوە سەری هەڵداوە مێژۆکەی بۆ سەردەمی ناپلیۆ نەگەڕێتەوە و پلانی زمانیش لە 59 بە دواوە یەکتری تەواوەکەن. سیاسەتی زمانی بە کورتی جەوهەری تێڕوانینی هەموو دەسەڵاتێکە بۆ مەسلەی زمان بەرامبەر بە زمانی نەتەوەیی بەرامبەر بە زمانی ئەگەر لە چوارچەوەی قوارەکە زمانی جیاواز هەبێنێتەوەی جیاواز هەبێ و بەرامبەر بە زمانە جیهانیەکان و پلانی زمانیش بریتێ لە وردکردنەوەی ئەم سیاسەتەواتە هەنگاوەکردەیەکانی جێبەجێکردنی ئەم سیاسەتە زمانیە. ئەمە لە هەرێمی کوردستانە نییە. من چەندین جار کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستانم بۆ ئەم بابەتە هەڵداوەتەوە سەیرم کردووە باسی چاکسازی تایە باسی دۆخی دارایی تایە باسی دۆخی کارژێڕی و ئابووری تایە باسی علاقاتی هەرێم و بەغدای تایە بەڵام بە حرفێکیش باسی سیاسەتی زمانی و پلانی زمانی تیانە چۆن ئەبێت لە قوارێکی سیاسیە دەسەڵاتێک ئاگای لەوە نەبێت کە زمانی کوردی بەرەو کوێڕوە. ئێستا وای لێ هاتووە بەڕاستی من ناڵێم خەڵک فێری زمانی ئینگلیزی نەبێ. ویستم دکتۆر ئەوە بکەم پرسیاری ئەوە بکەم باش بۆ خۆت بابەتەکەت کردەوە خۆی گرنگە یاخود بڵێم پێویستە مرۆڤ ئەگەر چەند زمانێکی جیا لە زمانی دایکی خۆی بزانێت چونکە ئەڵێن هەر زمانێکی تر بزانی تۆ کەسێکی تری ئەوەندە مرۆڤیت بێگومان ڕاستە بەڵام ئەمە لە قۆناغەکانی خوێندنەوە ئەگەر باس لە قۆناغی بە بڵێن بنەڕەتی و پەروەردە بکەم ئەمە تا چەند گرنگە بۆ ئەوەی کە زمانی دایک زمانێکی فەرمی هەم خوێندن و هەم گفتوگۆکردن و قسەکردن بێت و دواتر مناڵ هاان بدرێت کە فێری زمانێکی تر بێت ڕاستە بێگومانە مەش لەگەڵ ئەوەیان کە زمانی عەرەبی فارسی هەر زمانێکی تر بە ئینگلیزی فێر ببێ بەڵام زمانی دایک با زمانی خوێندن و نووسینی بێ. پرسیارێکی زۆر بەجێ خۆی بە هەموو لێکۆڵینەوە زانستیەکان زانستی زمان سەلماندوێتی هەموو مرۆڤێک دەتوانێت تا تەمەنی 25 ساڵی هەموو زمانێک جگە لە زمانی دایک وەکو زمانی دایک فێر بێت. یعنی من ئەتوانم ئینگلیزی فەڕەنسی ئیسپانی هەموو کەسێک دەتوانێت و خەڵک هیوادارم کەس پەلەی ئەوەی نەبێت هەل لە ڕەوزەوە بینەرێتە ناو خوێندنی ئینگلیزیەوە چکە بە دڵنیایی فێری زمان هەرە بێت و بە تایبەتی ئێستا وەسایلی فێربوون زۆر پێشکەوتووە. بۆیە زۆر گرنگە بازنەی یەکەمی خوێندن تەمەنی سەمە قۆناغی بنەڕەتی و ئامادەیمان هەیە پێشزانکۆ بازنەی یەکەمی خوێندن واتە 2 ساڵی باخچەی منداڵان لەگەڵ پۆل 1 و 2 سێی بنەڕەتی ئەمە پێوتێ بازنەی یەکەمی خوێندن. ئەمە هەر نابێ بە هیچ جۆرە زانستی نییە منداڵ بە غەیری زمانی دایک بخوێنێ چکە لەم قۆناغا ئیتر وردە و دەیاسا ڕێزمانەکان تەواو ئەچەسپێ لە مێشکیا و وای لێ بەڕاستی زمانی دایکی لەبیر دەچێتەوە و هەروەها کەوتە ژێر هەژمونی زمانی ئینگلیزیەوە و بیرکردنەوەشی لە ڕاستیا ئیتر کوردیانە نابێت چکە ئینسان ینی بەشێک لە زمان بەشێک لە مێنتاڵەتی پەیوەندی بەوە هەیە کە تۆ ینی کوردانە چۆن بیرەکەیتەوە بۆ چۆن دەریە بڕیتوانە بۆیە
بەڕاستی ئەمە شێوازێکی زۆر هەڵەیە لە بازنەی یەکەمی خوێندنە مناڵان بە زمانی غەیرە کوردی بخوێنن ئەمەیە کە وتم بە هیچ جۆری ئەم قوارەیە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە ئەم ئەساساتانە فەرمیانی هەرێمی کوردستان کە حکوومەت لە یەکەم سیاسەتی زمانی و پلانی زمانی نییە ئەو تا ئەبینی ئێستا زمانی کوردی وردە و دەخەریکە بێ بە پلە دوو و زمانەکانی تر لە هەرێمی کوردستانە ئەبن بە باڵا. دکتۆر هەر لێرە پرسیارێکی تریش ئەگەر وەڵامەکەم بیتەوە ئێستا کرانەوەی بە بڵین دنیا بە تەواوەتی ئەبینین کە زەوی هەر زۆر بچووک بۆتەوە بەهۆی ئینتەرنێت و بەهۆی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەی کە هەیە بەشێک لە وشانەی کە ڕاستەلانەی جیهانی بن خەڵکانێکی زۆر بەکارێنن وشەکانی ئینگلیزین ئەمەنە تا چەند کاریگەریان لەسەر با بڵێم وشە کوردیەکان کردو بۆ بەکارهێنانی ئەم بابەتانە بە تایبەتیش لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکانە بەداخەوە ینی تۆڕە کۆمەڵایەتیەکان نەتوان بڵم کوچەشێکی دووسەرە وایە جارێ بەشێک لەمانە ئەسڵەن نووسیدیان لە بیری خەڵک بردوێتەوە ئێستاگەر بزانی ینی زیاتر خەڵک لاتینیش نییە لە ڕاستیە جۆرێکە لە ئەتوان بڵم نووسین تایبەت بە تۆڕە کۆمەڵایەتیەکان ینی جاران خەڵک بە قەڵەمی دارەی نووسی لەسەر وەرەقای نووسی هەتا جۆرێک لە خەت جوانی فێرە بوو بەڵام ئێستا لەسەر مۆبایلەکەی چەند پیتێکە بەیەکەوە زۆر جار نەک پیتی ژمارە ژمارە سێ لە باتی ئەو فلان پیت و ژمارە حەوت لە باتی فلان پیت بۆیە بەڕاستی ئەمە زۆر مەترسیدارە من ئێستم خۆم لە زانکۆ دەرسەڵێمەوە بەڕوونی هەز بە ماکەین لە قۆناغی زانکۆوە بە نووسینی خوێندکارەکانەوە بە دەربڕینیانەوە بە بەکارنانی زاراوەکانەوە و شتێکی تریش هەیە بەڕاستی ڕەنگە لای هەندێک کەس ینی ئەگەر تامیمیشی نەکەین ڕەنگە پێی وایە هەندێک وشەی ئینگلیزی زاراوە ئینگلیزی بەکاربێنێ ئەمە دەلال لەوە کاکە ئەو زمانە زانێ یاخود ئاسی ڕۆشنبیری بەرزە کە لە ڕاستیە وان نییە مرۆڤ دەتوانێت بە زمانەکەی خۆی بدوێ بە زمانەکەی خۆی قسە بکە و باڵایی خۆشی و ئاسی تێگەیشتنی خۆشی پیشان بداتوانە بۆیە هەم نەبوونی سیاسەتێکی زمانی بەرامبەر بە زمانی کوردی لەلایەن حکوومەتەوە فراوانی تۆڕە کۆمەڵایەتەکان زۆری خوێندنی ناحکومی بە زمانی ئینگلیزیۆمانە هەموو ئەمانە وایان کردووە کە ئێستا هەم ڕێنووسی کوردی بەڕاستی لە بەردەم مەترسی گەورایە هەم زمانەکەش تاوی زاراوەکان دکتۆر بێگومان توانین بڵێن لە شوێنێکەوە بە شوێنی تر ئەگۆڕێ من ناڵێم زمانی کوردی لە بەردەم مەترسی لە ناوچوونایە بەڕاستی زمانی کوردی لە ناو ناچێ چکە کورد وەکوونەتەوە هەیە و ئێستا خۆشبەختانە زاراوەکانیش زۆرن وشەکان زۆرن بۆ بەکارهێنان زۆرن بەڵام یعنی وای لێ وردە زمانەکەی تۆ ئەکەوێتە دواوە با من یەک نمونەی زۆر زەقمێنمەوە مەسا لە نەخۆش یەکێک لە یاساکانی تایبەت بە مافی نەخۆش ئەوەیە کە پزیشک بە زمانی دایک لەگەڵ نەخۆشا قسە بکە من نەخۆشێکم مەچمە بەردەم دکتۆریە ناکرێت متەرجیمم هەبێ دەیان دکتۆر لەم شارە هەیە لە شوێنەکانی ترەوە هاتوون بەڵام زمانی کوردی فێر نەبوون ئەمە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەرچی مؤسساتە دەوریان بۆ بکاتەوە چکە ناکرێت ئەنیسا هەر کەسێک لەم کوردستانەوە بڕوا بۆ وڵاتێکی دنیا بێوێ ئیش بدۆزێتەوە یەکەم شت دەبێت فێری زمانی وڵاتە بێت پاشان مافی کارکردنی هەیە ێ باشە چۆن ئەبێت تۆ بێتە هەرێمێکەوە کە قوارێکی سیاسی هەیە دەمامە بۆ هەموو بوارەکانی تریش ڕاستە زمانی ئەوێش فێر نەبی ولا ئەتوانم بڵێم لە ئاستی کارکردنا لە خەڵکی ئەوێش داهاتەکە و زیاتر بێت ئەمە بەستەنها لای کورد هەیە بەداخەوە ئەمە وەکوتم فەشەلی حکومڕانی و سیاسەتی حکومڕانی کوردیە بەشێکشی ڕەنگە پەیوەندی بە ئەو گرێ دەرونیە کۆنەوە هەبێکە بەداخەوە بەشێک لە ئێمە خۆمان چۆم لە بە کەمترە زانین لە چاونەتەوەکانی ترا کە ئەمە خەت زۆر بیرکردنەوەی خراپە کەوایە لێرەیە ئەرکی مامۆستانی زانکۆ بە تایبەتیش کۆلێژی زمان قورستر ئەبێت بەدڵنیایی ئەرکەکەی ئێوە بۆ لە مودوا پلانەکانی ئێوە بۆ لە مودوا چێ بێت دکتۆر بێگومان من وەکوتم هەر لە پرسیارەکەی جەنابیشتە هەر چالاشی و هەر وتار و هەر قسەی ینی کورد تێری خواردەوە لە قسەی جوان تەمان حکوومەت مەسئولی یەکەمە چونکە ئەو سیاسەتی حکومڕانی ڕێژێ بە دوایەوە توان بڵێم وەزارەتی ڕۆشنبیری ئەکادیمیای کوردی وە زانکۆکان ئەمانە هەموو مەسئولن بە منیشەوە ینی بەداخەوە لەم سیاست وەکو هەموو بوارەکانی تر ئەم بوارەشی وێران کردووە بۆیە ئەگەر لە منە پرسی ئێستا ئەرکی سەرەکی ئەم زانکۆیانی کوردستانە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری لەگەڵ ئەکادیمیای کوردی بەدەل لە هەموو تێڕوانێکی سیاسی دانیشن بەیەکەوە چارەسەری ئەم پرسە بدۆزنەوە و فەرزیشی کەن بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە مە بەڕوای من ئەگەر ئەم زانکۆیانەی ئێمە لەژێر هەژمونی سیاسی بێنە دەرەوە بەیەکەوە تەبەنی ئەمە بکەن ئەتوانن فەرزیکەن بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە سیاسەتی زمانی و پلانی زمانی ببێ بەشێک لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان و بردنە
ئاستی جیهانی زمانی کوردی و زۆر سوپاس بۆ هەموو ئەو هەوڵتایە کەسیانش من حەزەکەم لێرەوە ئاماژەی پێ بکەم وەک مەسەڵاکە ئەو گەنجەی بۆ کانجاف و هەموو ئەوانی تر کە لەگەڵ ئەوە ئەو داتایانیان داخڵ کردوە ئێستا داتاکان زۆر لەسەر و 2 ملیۆنەوەیە و لە زۆر شوێنی تریش کە مەسەلا کۆمەڵێک مامۆسای بەڕێز لە زانکۆی سلێمانی کتێبێکیان بە ناوی شارڕێداناوە بۆ فێربوونی ئەوانی کە غەیرە کوردن هەموو ئەوانی تریش داوای لەبوون نەکەن ئەگەر ناوی کەسێکمان لەبیر چوو بێ کە ئەمانە هەوڵی تاکە کەسین ئەرچێکی تری گرنگی حکوومەت ئەوەیە کە ئەم هەوڵ تا کەسیانە بکا بە هەوڵی دامەزراوە هێن تۆ بێنە بەرچاوی خۆت ئەگەر ئەمە مؤسسەیەکی گەورە ئەمە بکە ئەبێ بەرهەمەکەی چۆن بێت بۆیە ئەمانە هەموو ئەرچی ئێستاین و بەڕای من دواخستنیان خەمساردیە و جۆرێکە لەوەی کە مێژوو ئەبێ ڕەحم بەوە نەکاکە لە بەرامبەر زمانەکەمانە بەتایبەتیەوەی کار بەدەستە خەمساردی لە بەرامبەر زمانی کوردیا دەنوێنێت بۆ هیوایم کە هەوڵەکان بەردەوامی هەبێت و وەکوامەژەمان بکرد تەنها قسە نەبێ و گفتوگۆ نەبێ و پانێڵ و دیدار نەبێ و کارکردنی جدلی بێت بۆ ئەم پرسە سوپاس بۆ بەڕێز دکتۆر شەرکۆ حەمامین مامۆستای زانکۆ کە پێکەوە گفتوگۆمان کرد لەسەر زمانی دایک بەشێک لە بوونمان دەسەمێت کە دیدارێکی تایبەتە شتێکت ماوە فەرمووی دکتۆر وڵات ویستم لە ڕاستیە سوپاسی کورسات کەم کە بەڕاستی میدیایەکە لەم مەسەلەی زمان و کولتور و فەڕەنگە جێدەستی دیارە هیمۆ دەکەم لەسەر ئەم ڕێژکەی بەردەوام بێ و ئەمێ ئەوەش بڵێم ئەم پەیامەش ئەرچی هەموو میدیاکانی کوردستانە فەرهەنگ و زمان و کولتور و ڕەسەنایەتی زمانی کوردی پارێزن چکە بەڕاستی کولتوری تورکیە توانم بڵێم هەژمونی تەواوی ئێستا هەیە لە باشووری کوردستانە بۆیە سواز بۆ کورسات و سواز بۆ هەموو ئەو میدیانی تریش کە ڕەسەنایەتی کولتور و زمان و فەرهەنگی کوردی دەپارێزن دووبارە سوپاس بۆ بەڕێز دکتۆر بەخێربێ گەورەت کردین سوپاس بۆ بەڕێز